لەگەڵ گروهی مۆسیقی. ئەبەتە گەر ئەردشیگەن کاک مامۆستا بچینە سەر بەیاتەکە باشترە چون بەزەکەم گەوهریەکە بڵێن جۆ دوای دەگەڕێنەوە ڕۆژهەڵاتی کوردستان شور بەڵێ ئەدەشیان تو سنتورەکە بگۆڕ ئەردەشیگەن بەڵێ بەڵێ گەوهری دیم گەوهری بەڵێ سۆلۆ دار ئەردەش توی مامۆستا بەڵێ
کوچستانی بندیم بینم کارگور واسان حاجی قران یا غنیم گوری ایلی بول باسان عشقی بالای چاو جوانم وی وی دیفینم سوکو آسان کاک ناصر دوستانی هنرمند استودیو